دلت بداند آب را زدی چون جورش میبری نزدیک او. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. بندی یکم حکایەتی سی لە گوڵستانی سعدی. پادشاهی بکوشتن بیگناهی فرمان داد. گفت ای پادشاه، به واسطه خشمی که تو را بر من است آزار خود مجوی. پاشایەک بڕیاری دا و فەرمانی دەرکرد کە بێگوناهی داما و لەو ناو لێی تووڕە و لەسەر چوتی بیکوژن، بڕۆن ملی بکەنە پەتەوە. ئەویش ئاوەڕی دایە و وتی جەنابی پاشا، بەهۆی تووڕەبوونیەکەوە کە لە من هەتە و ئەوە بووە ئازاری خۆت مەدە، قوڕ بەسەر خۆتا مەکە، ماڵ خۆت بە قوڕ مەگرە. گفت بە چی معنی؟ گوتی ئەمە یعنی چی؟ قەزدت چییە؟ گفت از برای آنکه این عقوبت بر من به یک نفس بسر آید و بزای آن جاوید بر تو بماند. گوتی قوربان جان، ئەمە کە منە کوژی بە چرکەیەک ئەگەر لە ملم دەن تەواو بن، ملمەکەیتە پەتووە بە چەند چرکەیە گیانم دەرەچێ، بەس گوناهەکەی لەسەر تۆ هەتا ئەمێنێتەوە لە دنیا توش دەردی دەرونی لە قیامەتە لەسەری خێدە ناو جەهنمەوە دەورانی بەقاچ و باو دە سەحرا بگوزەشت، تەلخی و خوشی و زەشت و زیبا بگوزەشت، پنداش ستەمگەر کە جەفا بەرما کرد دەرگەردن ئەو بماند و بەرما بگوزەشت. ئەڵێ وەکو بای دەشتی دەورانی بەقاچ و وەکو بای دەشتی دەورانی بەقاچ و ئەم دەورانی بەقای دنیایەت وەک بای و دەشتا ڕۆ هەروواکەی نەما لە تاڵی و خۆشی جوانی و ناشرین ڕوو هەمووی ئەوەی جوان ئەوەی ناشر ئەوەی تاڵی هەمووی ڕوا کشتی ڕوا. ستەمکارێ ئەگەر کردی ستەم لێم لە ئەستۆی مایەوە لاچوو لە من زوو. ستەمکارێک کە ستەم لە منەکە من لە ناوەدا کوژێ لای من زوو لاچێ، بەس هەتا لە گردنیەوە ئامێنێت و چونکە ئەیباتە قەبرەوە بۆ قیامەت یەقەتێکجن. ئەوە مشکلە گەورەکەی. مەلێک را نەسیحەتی ئەو سوودمەند ئامەند و ئەرسەرە خوونە و بەرخاست. پاشا لەم قسەیەی ڕاچڕێکی ئامۆژگارەکەی وەرگرد و وتی دەبڕۆ مەیکوژن گەردنی ئازابی. ئەم پاشای عاقڵ بوو، بۆ بیعاقڵە بێڵە و دەم درێژە زمانی ببڕن اینجا بیکوژن، وازانی ئازایەتیەکە. ئەوجا باسمان کرد ئەخەذەته العزەة بالئیثم، ئەوە ئەوەی تر بە تاوان و گوناهەکەی عزەتێگیرێ دەماری بلی هەڵەسی وازانی ئازایە. حکایەتی سیویەک. وەزەرای نوشیروان دەرموهمی از مصالح مملکت اندیشه همی کردند و هر یک رای همی زدند و ملک همچنین تدبیری اندیشه همی کرد. حالا وەزیرەکانی نەوشێروانی پاشای فارس لە ئیشێکی گرنگ و چارەنووسسازی وڵاتە پرس و ڕاوێژە کرد، بیریە کردەوە، هەر یەکە ڕێیەکیان دەرەکەیەکێت قورباوانەکەی باشە گەیت وەڵا وا بکەیت بە قسەی منەکەی باوا بکەین و ئەوەکەی وتوە. ئەو هەر بیریە کردەوە، هەر سەیرە کرد. بزورگە مێهرە ڕای مەلک اختیار ئامەد. بزورگە مێهری کوڕی بەختەکان کە لە کەیلە و دمنەیشە باسی هاتووە و ئەو بۆ بە حساب برزوێ تەبیبی ڕاستپاردووە کە بڕوا و ئیشانە بکا بۆ نەوشێروان کەیلە و دمنە بزێ. بەسەوە ڕیوایەتێکی مختلقی عەبدوڵای کوڕی مقەفع هەر ئەزۆر زاسینیە خۆی دایناوە، بەڵام کەسەکە ڕاستە. زۆرمێر یەکێک بۆ لە شەخسیەتەکانین. ئەڵێ ئەو وتی قوربان ئەوەی جەنابتە فەرمی ئەوە ڕاستە، چکە نەوشیروان خۆی ڕێیەکی بوو، وتی ڕای من وایە وا بکەین. وتی قوربان قسەتە هەولێریوەتەنیتی قسەیتی ئەوە خۆیەتی تەواو. وەزیران دەرخوفێ پرسیدان کە ڕای مەلک را چ مەزیەت دیدی بەر فکری چەندین حەکیم. دوای ئەوەی مەجلیس تەواو بوو جەماعەت وەزیرەکان وتیان باشە جەنابی وەزیر سەرۆک وەزیران، تۆ ئەم هەموو ڕەئیەت جیاوازە وترا قسەی حەکیم و دانای دنیای تیا بوو، قسەی نەوشەروان کوێ باقووەتر بوو کەوتت تۆ ڕاستەکەی. گفت کۆرەوتی و زۆر فەقیر، ئەم بۆ خۆی عاقڵ بووە، زانیەتی باش بۆیە بۆتە سەرۆک وەزیرانیش، بۆتە وەزیری دەسەڵات، چکە بەم شێوە ئیشی کردووە لەگەڵ دەسەڵاتە. گفت بموجب آنکه انجام کار معلوم نیست، برای همگان در مشیت است که صواب آید یا خطا. وتی ئەزانی چی وەڵی مەسەلەکە هیچ ڕوون نییە، ئەم بڕیارە بدا نەتیجەی باشیە بیا خراپ، گشتی کەوتەتە قەدەری خوا.
پس موافقت رأی ملک ئەولاتر است تا ئەگەر خلاف سەواب ئاەت بە علەتی متابعەت و ئەز معاتبەت ئیمان باشە. وتی قوربان لێرە پاشا خۆی ڕێیەکی بوو هاوڕای بە ئەگەر غەڵەتیش دەرچوو یەقەی تو ناگرێ بڵێ بۆ واتوت خۆی وتێتی توڵی وڵای قوربان توتت منیشتم دیارە باشەکەی هیچ لەسەر تو نییە چکە لێ معلوم نەبوو ڕێی ئێوەی شەڵێن تەواو بێ هەمووی 50 بوو بکەوە دوای قسەی خۆی هەرچی بوو لە من خۆی ماخمان چیە خۆمان خراپ بکەین ئەمە زۆرێک لەوانەی پلیان بەرزە بێتەوە ئیشی شەکەن و بەشێک لە هەنێ شوێنە عەقڵانەیە ئەوەی کە ڕەمل لێدانە ئەڵای بەختیە ڕۆی کەسێک کازانی خۆی ڕێی هەیە و لە ئەخیریش ئەگەر شتێ بێ کاتە خەتایت و چاو دەرەکە بڵێ خۆتە زانی ئەوەی تووەڵێ بڕۆ لە دواتی تەواو. خلاف ڕەی سولتان ڕای جوستن بخون خیش باشد دەست شستن ئەگەر خود روز را گوید شب است این بباید گفتنی نەک ماو پەروین. ئەمە یەکجار ماساوچێتی بەم دەرەجەی باش نییە بەڵام ئەمە لە ڕێی ئەوە واڵێ کۆمەڵەکەی وا ڕوانەشت ئەڵێ لەگەڵ بڕیاری شادا پێچەوانە ئەبێت دەست شوی لە خوێن و پێت نەوێژین ئەگەر پاشا بە ڕۆژی وت شەوە تۆ بڵێ هەڵهاتووە وا مانگ و پەروین. هەڵێ پاشا بە ڕۆژ ڕووناگوتی شەوە بڵێ خۆ بە ئەو مانگە دەست بۆ خۆر درێژکە بڵێ مانگەڵات هاست تێرەی پەروی لێوە دیارە و گەلاوێژ لێوە دێ چی بکەی بادڵی خۆش بێ بڕە خۆی وانە مەشورەتی ڕاستەقینە ئەبێ دەستی بگری بڵێ قوربان قورمەگە سەرمانە بەس لە شتێک کە نازانی چی بە چییە بکەوە دوای با خەتا لە من خۆی بێ. حکایەتی 32 شەیادی گیسوان بافت که من علویم و با قافله حجاز به شهر در رفت که از حج همی آیم و قصیده که پیش ملک برد یعنی خود گفتم کابرایە کلااوچی فێڵباز زڵفێکی هەبوو هۆنیەوە و درێژی کرد على ئەساس من علەویم و دەروێشم و بنەماڵەی هینم سادات ماوەیەک باو بۆ ڕەندەکان وایە نەکرد مەلامەتەکان وایە ناکرد ئەمیش هات هەنێ پرچمرچی درێژ کرد و من على ئەساس علەویم دوای لەگەڵ قافڵەیەکە کە لە حیجازە هاتنەوە چوو لە دەرەوەی شار خۆی تێکەڵیان کرد هاتو على ئەساس منش لە حەجاتمەوە هاتە ناوە گشتی خوا قبوڵیکە ئەو دوای شتێکم بیرخەنەوە پێتان دەڵێم هەنێ جارێک کابرا خۆی لە بیری چێ چووە بۆ عومرە و حەج ئەم هەر نەشتوو بوو ئەو جاوەرە بێن بڵێن خوا قبوڵیکە دوای قەسیدەیەکشی لەبەر کردو هێنای بۆ جەنابی دەسەڵاتداری ئەو شارە على ئەساس ئەمە خۆی وتوێتی شعری خۆیەتی هاتووە شعرێکم بۆ پاشا هێناوە نێمەتە بسیار فەرموودەش و ئیکرام کرد پاشاش بینی ئەمە کابرا ئالبەیتە بە حسابی خۆی ئالبەیتە لە حەجاتۆتەوە شعریش بە باڵای پاشا وتووە شاباش لەسەر شاباش پارەی بدەنی ئاوا پارەی خستە سەر کابرای هینا بەڕشێنە سەریا ئەڵێ تا یەکی ئەز نەدیمانم مەلک که در آن سال از سفر دریا آمده بود گفت من او را عید اضحی در بصره دیدم حاجی چگونه باشد؟ ئەڵێ بۆ نەگبەتی ئەو ئەڵێ پەتی درۆ کورتە ئەڵێ بۆ نەگبەتی ئەو کابرایە لەوانەی کە هاو مەجلیسی تایبەتی پاشا بوون هاتە پاڵ پاشاوتی قوربانیان وەڵایە ڕۆژ جەژنی قوربان ئەم کابرای لە بەسرە لەگەڵ منابوو جەژنی قوربان بەشێکە لە حەج یانی هێشتان حەج تەواو نەبووە ئەمە چۆن بۆتە حاجی هەرە وەڵا کەشف بوو خوا کەرامەتیش ناکاتە فرێ دیگری گفت من او را میشناسم پدرش نصرانی بود در ملطیه پسر علوی چگونه باشد کوێرەوتی بووی کەتریانتی وەڵی برا منە ما ئەناسم ئەمە کۆن گاورو نصرانی بوو چۆن بۆ علەوی ئەخەی خەدیدە نەسرانی ماڵ باتی پێغەمبەر بێ نەسلی عەلی بێت شتوا بووە فشعرش را همان روز در دیوان انوری یافتند دەرکەوت شعرەکەشی ئەنوەریە یەکێکە لە شعرە مەشهوورەکانی ئێران هەلەبیک هاتەوە هیچ هەرسێی کەشف بوو مەلیک بفەرمود تا بزەنەندەش و نەفی کنەن تا چەندین دروغ دەرهەم چرا گفت پاشاوتی بهێنن تێری تێڵدەن بە بەرچاومەوە حتا ئەتوانن شل و کولیکەن ئەوجا نەفیکەن دەریکەن لەم شارە ئەمە دروێت بۆ کرد گفت ئەی مەلیک
یەک سخەن دیگەر دەرخدمەت بگویم ئەگەر ڕاست نەباشد بەر هەر عقوبەت کە خواهی سزاوارم. وتی تۆ خوا جەنابی پاشا بێڵێ یەک قسەی ترەکەم ئەگەر ڕاست نەبوو هەمچیم لێک سەرمە پڕن ڕم کوژن ئەم فڵقێنەوە گردن تازابێ. گفت بگوی تا چیست؟ وتی بڵێ بزانە چییە؟ گفت غەریبی گەرت ماست پیش ئاورد دوو پەیمانە ئاو بەست و یەک چەمچە دووخ گەر ئەز بەندە لەغوی شنیدی ببەخش جەهەندیدە بسیار گوۆیە دروخ. وتی غەریبێ ئەگەر ماستی هێنا لە بۆت دوو پێوانە ئاوە لەگەڵ کەچکە دۆ مەڕەنجە لە من گەر درۆم کرد لەلات جیهاندیدە ئەیڵێ بە زۆری درۆ ئەوەی زۆرەگەڕە درۆ زۆرەکە کەس دیار نییە بۆ کەی خۆڵشتی وام بینی وامانە کرد من دنیا زۆر گەڕا ئەو تاڵێ لە جێژن لە بەسرە بینیمە بەسڕەواتمە تۆ بۆم لە اینجا غەریبە کە ماست بۆ بێنێ سقی بەچی یەکێ ماسەکەی تەواو بێ یانی هەر شیرە وشکێ کرێتە ناوینا سقم کە تەواو دنیا هەر وا هاتووە وا ڕۆیشتووە. مالێک را خەندە گرفت پاشا دایە پێکەنی نەستەکەم قسەی ڕاستیان گفت ئەزین ڕاستەر سوخەن تا عمرە تۆ بوو هەست گفتەی وتی دەی بەو خوا من ئەم شقڵت بناسم لەوەتەی بوویدە لەم قسە ڕاسترت نەکردم. فەرموو تا ئەنچ مەئمول ئوس مهەیا دارن تا بدڵخۆشی بڕابێت. وتی چییە بیدەنێ با بڕوە ئەوەی داتان پێی لێ مەگەڵ شاباشەکانی دووارە بدەنەوە بە دیوا لەگەڵ خۆیان چونکە ئەمە فەقیرە خۆی احتراف بگەکە ئیش کاری هە درۆیە گەڕە درۆەکە با بڕۆ دڵی خۆش بێ. حیکایەتی 33 تەوانە بازانی باس لە چییە؟ دەسەڵاتدار لەبەرەوەی تۆ جاروایە مامۆسای پۆلێکی سی چلتە لەبن ئەبێت دەروونت بە ئەندازەی پۆلەکە فراوان کە گە ناشێتە بێ هەموو تەبیعەتە جیاوازە. پاشا یەک وڵاتی زوت و زەبەلاح یەکێ جنێویدا بیکوژن و یەکێ درۆی کرد لە ناوی دەنەوە بێت تەحملی هەبێ قسەیان وا وەشکاڵە کرێ ئەو هەموو ڕادیۆ نبینی ئەمڕۆ دەرەچێ قسەیەکە وای لێک گەڕێتەوە لێ مخزمەکارم من هەر دنیا هەروە هات دەیەبێت سینەی فراوان بێ لەسەر ڕەئیەک و لەسەری نەیوت ئێمە حەشامەتی کات هەڵبژاردنەوە خەڵکە بە مەڕ جانەوەرەزانن ئەو درۆیانە کە خۆیانەیکەنە بێت درۆ لە خەڵکی قبولکەن و دەسەڵات خۆی نیوە عمرێخی درۆکردنە لێ خەڵک هەواعدەدا درۆکە کردار شەرتە و کردار نبینیت هەلی کار بۆ نازانم چی درۆ دەرەسە کاریان نێشت عینیان نێشت ئەشدا دێ عالەمەیان لە قەبە دەرێنە بۆشیانە ڕاتە سەر ئێ ملت بۆ جاجا درۆ بکە بۆی نەڕاتە سەر تویش بۆ خۆت سەیکە کاکەم خەڵکە وەک تۆ درۆکەمش درۆ ینی وای بێ پاشە بزانێت دەسەڵاتدار نیوە عمری بە درۆ ڕابا و خەڵکەش نیو ڕۆژە درۆی لەگەڵا بکەن چێ قەومێ. حکایەتی 33 یەکی ئەز وزەرا زیر دەستەن را ڕەحمەت ئاوردی و سەلاح هەمەگان را بخیر تەفەسود کردی اتفاقا بە خطاب مەلک گرفتار آمد. ئەڵێ وەزیرێک بەزەی هاتووە یەکێک لەو ژێردەسانەوانە بەزەی پیانە هاتوو زۆر جا هەوڵێدا و تخوا قوربان لەبەر من ئەمە بکە بۆ خەڵکو لەبەر من ئەمە ببەخشە و لەبەر من یارمەتیەکەوە بدە ئەمە نەخۆشە و زۆر خەریکی ئەمە بوو قەدەرەن کەوتە بەردەم هینی فەرمانی پاشا گیرە لە مەسەلەیەکە هەمگان دەرستخلاص و سعی کردند و گماشتگان در عقوبتش ملاطفت نمودند و بزرگان ذکر سیرت خوبش به افواه بگفتند تا ملک از سر خطاب او درگذشت. جنابی ئەم وەزیرە لە پڕ قسەی غەڵەت هاتە دەمیا پاشا وتی ئەوە چۆن غەڵەتی وا ئەەکەیت وا ئەەکەم لە پڕ خەڵک وەکین کەوت نەواستەکردن ئەمەکەوی جەنابی گەورە ببوورە لێی و پاشا ئەمە وەزیرە ئەوانەی کە بڕیار درا بە عقوبەی بدەن دەستیان سوکە کرد ئازیێتیان نادا لە سژنا خواردن خۆشیان بۆیە برد. گەورە وەزیرەکانی تر لای پاشا قسەی خێران بۆیە کرد تا پاشا سەیری کرم هەموو واستەوە هەموو قسەی بۆ کرێ بە شەریش چییە گۆشت و خوێنێکە قسە تاسیری تێکە گوتی دەیاڵاوە گەردنی ئازابێ وازم هێنا صاحب دلی بەرسەری ئین سوخەن متەلێ گەشت و ئین بەید بگفت خاوەن دڵێک وجدان زندوویەک ئەم حکایەتە ئاگدار بوو لەبەر خۆیەوە وتی تا دل دوستان بەدەست ئاری باغ و ملک پدر فروخته به پختن دیگ نیک خواهان را هرچه رخت سراسر سوخته به با بداندیش هم نکویی کن دهن سگ به لقمه دوخته به. ئەڵێ وتی تا دڵی دۆستان بهێنیتە دەست باغی میراتی باوکت بفرۆشە
واز بێنە ماڵت هەموو بسووتێ بۆ منجەڵی دۆست کەوا لە جۆش بۆ بەدیش چاک بە دەمی سەگرتن بە پارویەنان کاری بەهۆش وتی ئەگەر بێت و هەموو باغی میراتی باوکت بفرۆشی بۆ ئەوەی دڵی دۆستێک بێنیتە جێ حەقی خۆیەتی ئەو باشتر ئەگەر بێت و ماڵت بسووتێ مادام منجەڵی کەسێک لە سەریتی چێشتەکەیە کوڵێ با بە قوربانی بێت ینی خۆتە سووتێنی لە پێناو گەیشتن بە ئامانجی ئەوانی ترا ئەمە باشترە لەوەی کە ماڵ خۆمە پارێزم حەقم بە خەڵکەوە نییە حتا لەگەڵ خراپەکارێکیشا چاکە بکەی باشە چونکە ئەگەر بتوانی سەیەکی هاربەتی کە نان و لوقمە گۆشتێک کە بکەیتەوە ئیشێکی زۆر عەقڵانت کردو خراپێ ئەگەر بە چاکەیە تۆ وسکتە بێت بیدرێ لەگەڵا چاک بە من تەنەزول بۆ ئەو کە بکرواز شەڕی لە کۆڵخۆتەکەیت نەجاتە بێ لەم هات و هاوار و هەموو ڕۆژی غیبەتکردن و قسەی ناشرین پێکردن شتێکی بدەرێ و نەجاتی خۆت بێ حکایەتی 34 ما قبل ئەخیر یەکی ئەز پسەرانی هارونە ڕەشید پیشە پدەر ئاماد خەشمنا کە فولان سەرهەنگزادم مەرا دوشنامە مادەر دات ئەڵێ یەکێ لە کوڕەکانی هارون ڕەشید ئەمین بووە مەمون بووە هەر کامیان بووە هاتە لای باوکی تووڕە بوو ئاگری لە گوێچک و سەر هەڵەسا سوور بوو بووە وتی ئەو سەرهەنگزادەیە ئەو کوڕی سەرۆک سوپایە جنێوی ناشرینی بەدایکم داوە قسەی خراپی بەدایکم وتو هارون جلسای حەزرەتا گفت جەزایە چنین کەس چ باشد ئەمە لە ناو مەجلیسا مناڵە قسەکە هارون وتی جەماعەت وتی جەماعەتی دەربار سزای کەسێکی وا چییە چی لێ بکەین باشە یەکی ئیشارەت بکوشتنش کرد و دیگەر بە زەبان بریدن و دیگەری بە موسادرەکردن و نەفی یەکی وتی قوربانەوێ بکوژە با بێتە عیبرەت بۆ خەڵک یەکی وتی زمانی ببڕە بایتە تاماوە قسەی ناشی لە دەمینە یەکی وتی هەرچی مڵکوینی باوکی لێ بچێنە دەریان کە لە شار با بڕۆن هارون پسر را گفت ای پسر کرمان است که عفو کنی و اگر به ضرورت انتقام خواهی تو نیز دشنام مادرت وتی کوڕی شیرینی بگوێمەدە ئەم جەماعەت هەجار وایە دەربار طبقەی بینی دەسەڵاتداری یەکەم و خەڵک دایم پیسترین قەڵبترینن هەر ئەوانن نایڵن هەواڵی باش بگاتە سەرەوە تا خزمەتی بۆ خەڵکە بکە هەڵێ منجەڵی لە چێشت کوڵاوتر خۆیان لەغەنە خۆی مشۆشەکە مەلیکیەتون وەک تەرمی مەلیک ئەو پیسانەکە وایان وت هارون باش پۆرتیانیشکان وتی کوڕم کەرەم و ڕێزەوەیە کە عەفویکەی ئەگەر زۆر داخت لە دڵایە تو بڕێ بڵێ دایک خۆت وایە جنێو بە جنێو نەچەندەن کە انتقام ئەز هەت بگوزەرێت کە ئەنگە زۆڵم ئەس تەرەفە تو باشەت و داوا ئەس قبەلە خاسم کارێ مەکە تۆڵەکردنەوەکەت ببێتە زوڵم ئەمجا تۆ زاڵمەکەی ئەو شکاتەکە بایان تۆ خاوەن حەقەکە بی ئەو زاڵمەکە بێ یان بەرامبەر بێ لەوە زیاتر نییە فاعتەدوا عەلەیهim بمثلی ما اعتدوا عەلەیکم نەمەر دەستان بنەزدیکە خرەتمەند کە باپی لە دەمەند پەیکار جوویەت بەلی مەردان ئەن کەس هەست ئەز ڕووی تەحقیق کە چون خەشمایەدەش باتل نەگوێت لەلای ئەهلی عەقڵ کەی مەردە پیاوێ لەگەڵ فیلی دەمانە بێتە پەیکار کەسێ مردە لە پیاوانە بەڕاستی کە قینی گرت نەڵێ باتڵ لە گفتار ئازا و کەسە نیە لەگەڵ فیلا شەڕکە ئازا و کەسەیە کە تووڕەبوو قسەی غەڵەت نەکا حەدیثەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ليس الشديد بالسرعة وإنما الشديد من يملك نفسه عند الغضب بمصارع و زۆران بازی نییە هێزەوەی لە کات تووڕەیە خۆت بگری جڵەوی خۆت بگری یەکی را زشت خوی داد دشنام تحمل کرد و گفت ئەی خوب فەرجام بەتر زانم کە خواهی گفتنانی کە دانم ئەی بە من چون من نەدانی ئەڵێ کەسێک جنێوی دا بە چاکێ نالەبارێ کەسێکی نالەبار جنێوی دا بە کەسێکی چاک جنێوی دا بە چاکێ نالەبارێ قبوڵی کرد و فەرمووی گیانە ئارێ خراوتر زۆر لەوانم تۆ ئەڵەی پێم کەمت وت بۆ منێکی شەرمەزارێ من زۆر لەوە خراپترم کە تۆ باسیەکەی دەست خۆش هەرچیڵێ من پیشانم هەڵی یەگرێ تەمان وە کابرات تەریقە بێت ئەگەر یەک تۆ شعوری بێ کە شعورشی نەبوو هەر قسەی لەگەڵانەکەی باشتر چونکە هیچ استفادەیەکی نییە لە هینێکی عەرەبیە هەیە ئەڵێ خراپترین شەڕ و بەڵا ئەوەیە
کە لەگەڵ کەسێکە قسە بکەی عەداوەت و غەیری ذی کەرەمین و دینی کەسێکە نە ناموس نە کەرەم نە دینی نییە چونکە تۆ لەوێ کە قساکەی شەرەف و کەرامەتی خەیتە گرەوە کە هەیتە ئەو بە هیچەوە دێتە مەیدان چی پێگەیاڵە دێ تۆ زەرەرەکەی وەک مەیمونەکەەوە وتی چیم لێکانی مەیمونم یانی خوا غەزەبم لێ بکەم کاتە کابراژ هیچی نەماوە ینی چی پێڵێ هەرچی پێڵی شانی هەڵێگەیت مشکێکی نیە حکایەتی 35 و کۆتایی با تایفەی بزرگان بکەشتی دەر نشسته بوودە ئەڵێ لەگەڵ دەستەیە لە پیاوانی گەورە و ماقوڵە لە ناو کەشتیەکە لە ناو پاپۆڕێکە دانیشتە بووم زەورەقی دەرپەی ما غەرق شد بەلەمێک بە دوامانەوە بوو نوقم دوو بەرادەر بە گردابی دەرفتادەند دوو برایتیا بوو کەوتبوونە ناو گێژەنگاوێک کە ئەو بەلەمەی تیا بوو ینی کە نوقم بووە و دوانە خەریک بڵقیان بۆ چن و دێنە سەرەوە ئەوە هینمانتەیە منقیدمانتەیە فریاد خەڵ دەرکرد یەکی ئەس بزرگان مەلاح را گفت بگیر این هەردوو را تا 100 دینارت بەخشم کابرا لەوێ بوو وتی ئادەی هەڵمەت بەرە ئەو دوانە دەرکە 100 دینارتە دەمێ ئەمیش فرسەتە 100 دینار زێر زۆرە مەلاح دەراب افتاد تا یەکی بەرەهانی دیگەری مرده بود کابرا هەڵمەتەکەی زۆر باش نەبوو چۆنا ئەوە یەکیانی دەرکرد تا ئەمی هێناوە سەرەوە ئەو کە خنکە فەقی تەرمی کەوتە سەر ئەو ئەڵێ گفتم بقیت عمرش نمانده بود از این سبب در گرفتن او تأخیر کرد و در آن دیگر تأجیل وتم سبحان الله ئەجەلەکەی هاتبوو بۆیە لەویانە زۆر خێرا هات بەس خاوەخاوی کرد نەگەی ئەویتریانە مرد مەلاح بخەندید و گفت کابرای فریاد ڕەزی منقذ پێکەنی وتی ئەنچە تو گفتی یەقین است ئەوەی توێڵێ بزەبت وایە و ئەجەلە بەڵام شتێتر لە پشت مەسەلەکەەوە هەیە دیگەران کە مەیلی ئەڵێ وتی دیگەران کە مەیلی خاتر من بەڕەهانیدنی ئەنیەکی بیشتر بود وتی بەڵام من هەر خۆم حەزم کرد ئەمەیان ڕزگارکەم کەیفم بۆیان نەئات کە وەقتی دەڕاه مانده بودم و مەرا بەرشتری نشان و از دەستە ئەن یەکی تازیانە خورده بودم در طفولیەت وتی ماما خزم و ینی دراوسەی مناڵین بەر لەوەی بینە ناو ئەم پاپۆڕەوە بە بیابانە هاتین ئەمەیان وا ڕزگارم کرد بینی پیادەم وتی وەرە سەر کەوە لە شتەکەی من بە تۆزە هیلاکی دەرچێ ئەوی تیان بە مناڵی قامچێکی لێدا بم هەر لە دڵما هاڵێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕۆژ جارا پەنیەدەی خەبەرت نییە لە ئاخیرایەکێڵێەوە خەی کەوتیتە بەردەسم ئیسەزانام شتێ تەلەبە هەیەڵێ مامۆسا لی داوم دوای بوومەتە فیتر سیارەی هاتووەتە لامتم بەخوا تا لایەکی چاکەم دووزە لای خراپە تەواو ئیشێکی خراپە ها شێکی زۆر غەڵەتە بەڵامی ترە بێ وریابیت دڕکە چێنی دێتە ڕێت گوڵە چێنی دێتە ڕێت ئیشەکە عاقبەتە دێتەوە گفتم صدق الله سعدی وتم صدق الله من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها هەر کەس چاکە بکە بۆ خۆیەتی و هەر کەس خراپە بکە لە دژی خۆی دێتەوە تا توانی درون کس مخراش کەندەرین راه خارها باشد کار دەرویش چه مستمند بەرار کە تو را نیز کارها باشد چی ئەەکەی تۆ دەرونی کەس مەکە ڕێش چونکە لەم ڕێیە دڕکی زۆرت ئەبێ توش ئیشی دەروێشی بێنەوا بکە تۆ چونکە ئیشت ئەبێ بە زۆری توش تویش سبەی ئیشت بەیەکێ بێت داماوێک ئیشی پێتکەوت ئیشی ڕاپەڕێنە بەوەی سبەی ئیشت تۆشێکی بڕای پڕێنێ هینێک هەیە ڤیدۆیەک زۆر مانادارە هینی زۆرە دووبارە کراوە تۆ سیناریۆکە یەکە بەڵام نواندنەکەی جیاوازە ئەوەی من بینیمە لە هینی تورکایە ژنێک گەنمەداتە کۆترەکانی گەنمە فرۆشێت لای ئەو مزگەوتانان مەسەلە لای ئایا سۆفیا و سوڵتان مەحموود و ئەمانە خەڵک گەنمە کڕێداتە کۆترەکانی ئەو ناوە هیوای ئیشەکەیەوەیە ئەوەی فرۆشن بە گڵاس کەسێ دێت زۆرە کڕێ لە پیرژنێ مەسەرن دڵی خۆشەکە ئەو پیرژنە لەو لا شتێداتە مناڵێکە هەروە بەلاش پارەت نییە بڕۆ زنجیرەیەک ئەڕوا ژنەکەی وارە کە دێتەوە بۆ ماڵ
خێرخوازێک هەر زنجیرە ئەو چاکەکردنەیە پارچە گۆشتێک بینە چەند ڕۆژە گۆشتوشتیان نەبووە کیلۆ 2 کیلۆ گۆشتیان بە هەدیە بۆ هێنێ هەنی ئەو چاکەی بەیانی کردت ئێوارە دیتەوە ماڵت شەرت نییە ئیلا تۆ چاوەڕێگا وانە ئیشی خوا زۆر سەیرە دەورانەکە دێتەوە دوای وەک ئەو ڕیسایکلینی بارانەی کە باس کرد ینی تۆ نییە هەر ئەم دقی ئەم دەریابووە هەڵمو بارانەبارێ لە گەڕێکی ئەولاترەوە پرۆسەیەکی زۆر درێژخایەنە بەڵام هەرەوەیە دێتەوە بەو شێوەیە چاکە بکەن چاکە دێتەوە ڕێتان خوای گەورە سەرکەوتوتان کە وەسەلام عەلەیکم وەرەحمەت الله که بر خوش گفته قیمت بداند